سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێری گرینترین هەواڵەکە. کۆبوونەوەی پەرستەران لە بەردەم ئوستانداری کرماشان، دەستگرتن بەسەر خەڵاتی ساخارۆف و دەست بەسەرکردنی ساڵح نیکبەخت لە تاران، پێکدادانی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا لە هەرێمی کوردستان، هێرشی ئەرتشی تورکیا بۆ سەرگون نشینانی شەرناخ لە باکووری کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کاغەزسازی دیبا لە شوشتەر، خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە تل ئەڤیڤ، دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل و دۆخی نالەباری پەنابەرانی ئەفغانستانی لە سنووری پاکستان. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی پەرستەران لە بەردەم ئۆستانداری کرماشان ڕۆژی شەممە 2 مانگی بەفرانبار پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی کرماشان لە بەردەم ئۆستانداری کۆبوونەوە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. پەرستەران و کادری دەرمانی کرماشان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، پێدانی حەقدەستە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ، کەمکردنەوەی ساعەتی کار و بردنەسەرەوەی تارەفەی پەرستاری بوو. دەستگرتن بەسەر خەڵاتی ساخارۆف و دەست بەسەرکردنی ساڵح نیکبەخت لە تاران ڕۆژی هەینی 1 بەفرانباری 1402 هێزە ئەمنیەکانی ڕژیم لە فڕۆکەخانەی خومینی کاتێک ساڵح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ژینە ئەمینی لە فەرانسە گەڕایەوە ڕفاندیان و وێڕای دەستگرتن بەسەر خەڵاتی ساخارۆف، پاسپۆرت و کەلوپەلە شەخسیەکانیان زەوت و لێپرسینەوەیان لێکرد. بەپێ راپۆرسەکان پاژەوەی کۆماری ئیسلامی قەدەغەی سەفەرکردن بۆ دەرەوەی وڵاتی خستە سەر بنەماڵەی ئەمینی ڕۆژی 21 سەرماوەزی 1401 ساڵح نیکبەخت بە نوێنەرایەتی لە بنەماڵەی ئەمینی کە لەلایەن پەرلەمانی ئۆروپاوە بۆ بەشداری لە مەراسمی پێدانی خەڵاتی ساخارۆف داوەتکرابوون لە پەرلەمانی یەکێتی ئۆروپا لە شاری ستاسبۆرگی فەڕەنسا خەڵاتەکەی وەرگرت و پەیامی مۆژگان افتخاری دایەکی ژینە ئەمینی خوێندەوە. جێگای ئاماژەیە کە ساڵح نیکبەخت لە ڕێکەوتی 20 ڕەشەمەی 1401 لەلایەن لەقیدووی دادسەرای ئێڤین بە تەبلیغ دژی نیزام تۆمەتبارکرا و مانگی ڕزبەری ئەمساڵ لەلایەن لەقی 28 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی عەموزاد بە 1 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سزادرا. ماڵەوەیکردن لە ژیانی هەڵسوڕا و دۆستێکی دێرینی کۆمەڵا لە ئاوێهەنگ بەدەخ و پەژارەی زۆرەوە ڕۆژی 1 بەفرانباری 1402 هەتاوی دڵی هاوڕێ حەبیبڵڵا زارعی دۆست و هەڵسوڕاوی لە مێژینەی کۆمەڵا لە گوندی ئەوێهەنگ لە ناوچەی ژاوەرۆی سنا لە تەمەنی 70 ساڵیدا لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ حەبیبڵڵا لە زایکبووی بنەماڵەیەکی زەحمەتکێشی گوندی ئەوێهەنگ بوو. هەر لە سەرەسای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بە ڕێزی خەبات دژ بە کۆماری ئیسلامی پەیوەست بە ڕیزەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ حەبیب لە شەڕی 24 ڕۆژەی شاری سنا یاریدەدەری سەنگەرەکانی کۆمەڵە بوو لە هەموو مانگرتن و خۆپیشاندانەکانی خەڵکی شۆڕژگیری ئەم شارە دژ بە ڕژیم بەشداری چالاکانێک دەکرد. دواتر هاوڕێ حەبیب وەک بەرپرسی تدارۆکاتی مەخەڕەکانی کۆمەڵە لە گوندی ئەوێهەنگ درێژە بە چالاکی خۆیدا و پاشان بە هۆکاری هەژاری و دەستەنگی بنەماڵێ ناچار بوو بگەڕێتەوە شاری سنە و بۆ دابینکردنی بژێوی ژیانیان دەستی بە کرێکاری کرد. هاوڕێ حەبیب تا دوایین هەناسەکانی ژیانی وەک هاوڕێ و دۆستێکی وەفادار بۆ ئارمانەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران مایەوە و جەسوورانە تەبلیغی بۆ دەکرد. جێگەی ئاماژەیە کە خوشکەزایەکی هاوڕێ حەبیب بە ناوی جەلال کەریم ئەفشار لە ڕێزی پیشمەرگەکانی کۆمەڵە گیانی بەخت کردبوو. بەم بۆنەوە لەلایەن هاوڕێیانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە هاوخەمی خۆمان ئاراستەی بنەماڵە و هەموو دۆستانی لە گوندی ئەوێهەنگ و شاری سنە دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. پێکدادانی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا لە هەرێمی کوردستان لە 2 ڕۆژی ڕابردوودا شەڕێکی قورس لە نێوان گریلاکانی پەکەکە و ئەرتشی تورکیا لە چەند ناوچەی هەرێمی کوردستان ڕوویدا و بەپێی ڕاگەیاندنی پەکەکە 36 سەربازی تورک کوژراون. بەپێی راپۆرتەکان گریلاکانی پەکەکە لە ناوچەکانی مێتینا، خواکرۆک، زاپ و چیای کوراژارۆ هێرشیان کردوە سەر بنکەکانی ئەرتشی تورکیا و شەڕێکی قورس لە نێوانیاندا ڕوویداوە.
بەوتەی بەرپرسانی نظامی پەکەکە 36 داگیرکەری تورک کوژراون و تەرمی 17 سەربازیان لە دەستی گریلاکاندایە. لایەکی دیکەوە ڕاگەیاندنەکانی تورکیش ڕایانگەیاندووە کە 12 سەربازیان لە هێرشی هێزەکانی پەکەکەدا کوژرا و چەند گریلایش گیانیان لە دەستاوە. پاش ئەو ڕووداوە فڕۆکەکانی تورکیا چەندین ئامانجیان لە هەرێمی کوردستان و باکووری سووریە کردوەتە ئامانج و ئاگر لە 2 کێڵگەی نەوت لە ڕۆژاوای کوردستان کەوتووەتەوە. هێرشی ئەرتشی تورکیا بۆ سەرگوندنشینانی شێرناغ لە باکووری کوردستان. ماوەی 2 ڕۆژە ئەرتشی تورکیا گوندەکانی ناوچەی هەزخی لە ئوستانی شێرناغ گەمارۆداوە و ڕۆژانە ئازاری خەڵک دەدەن. ئەرتشی تورکیا بە شێوەیەکی وەحشیانە هێرش دەکەنە سەر ماڵی گوندنشینان و وێڕای پشکنینی کەلوپەلەکانیان بە لێدان و بێڕێزی هەوڵی دەست بەسەرکردنیان ئەدەن. سەربازانی تورک ڕێگای هاتوچووی گوندەکانیاندا خستووە و ناوچەکانیان بە تەواوی گەمارۆداوە. سەربازانی تورک ڕۆژی شەمە گوندنشینێکیان بە ناوی نەسرەدین کایایان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. جێگەی ئاماژەیە کە دەوڵەتی تورکیا لە چەند ناوچەی شێرناغ نەوتی دۆزیوەتەوە لە ئێستادا ڕۆژانە 35,000 بەرمیلی نەوت لە یەکێک لە بیرەکان بەرهەم دێنێت و ئەوێت بە زۆرە ملێ خەڵکی ڕەسەنی ناوچەکە لە زێدی خۆیان بتاڕێنێت و ناچار بە کۆچیان بکات. مانگرتنی بازاڕیان لە ئیسفەهان و قۆم. ڕۆژی شەمە دوی بەفرانباری 1402 بازاڕیان و زێرفرۆشانی شارەکانی ئیسفەهان و قۆم لە ناڕزایەتی بە زیادکردنی باج لەسەریان دوکانەکانیان داخست و بە گشتی مانیان گرت. بە پێی زانیاریەکان دەوڵەت بڕیاری داوە کە زێرفرۆشان و خەڵکانێک کە مامەڵە بە زێر دەکەن لەوە بەدواوە فاکتۆرەکانیان لە سامانەی تجارەت تۆمار بکەن و مامەڵەیەکدا 25% قازانجەکانیان بە دەوڵەت بدەن. ئەو بڕیارەی دەوڵەت ناڕزایەتی بەرینی بازاڕیان و خەڵکی مەدەنی لێکەوتوێتەوە و ڕۆژی شەمە تەواوی ڕاستەی زێرفرۆشەکانی ئیسفەهان و قۆم دوکانەکانیان داخست و مانگرتنی گشتیان ڕاگەیاند. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی کاغەزسازی دیبا لە شوشتەر. ڕۆژی شەمە دوی بەفرانباری 1402 کرێکارانی شرکەتی کاغەزسازی دیبا لە شوشتەر لە ناڕزایەتی بە بلاتەکلیفبوونیان لە بەردەم دەفتەری شرکەت کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری کرانەوەی دووبارەی کارخانە و بردنەسەرەوەی ئاستی بەرهەمهێنان لەو شرکەتە بوون. کرێکاران هەروەها داوایان کرد داخوازیە دواخراوەکانیان پێ بدرێت و ڕێژەی حەقدەست و مەزایایان بۆ زیاد بکرێت. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری یەلدا ئاقافەزلی لە چاران. ڕۆژی شەمە دوی بەفرانباری 1402 بنەماڵەی ژمارەیەک لە گیانبەختوانی شۆڕشەکانی 98 و 1401 هاوڕێ لەگەڵ بنەماڵەی یەلدا ئاقافەزلی لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە کۆبوونەوە و ڕێزیان لە یادی تەواوی گیانبەختوانی ڕێگەی ئازادی و بەرابەری کرد. مهرداد ئاقافەزلی باوکی یەلدا ئاقافەزلی لە گیانبەختوانی شۆڕشی ژینا لە شاری تاران ڕۆژی ڕابردوو لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایگەیان کە هاوکار لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی یەلدا بنەماڵەی گیانبەختوان سپێر ئاعزەمی، عێرفان خەزایی، شەهریار محەممەدی و جەواد حەیدەری لەسەر مەزاری کچەکەی کۆبوونەتەوە و یەکگرتووی و یەکریزی بنەماڵەی دادخوازانیان دووپات کردوەتەوە. یەلدا ئاقافەزلی چواری خەزەڵوەری 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینا لە شاری تاران دەست بەسەر و چەند ڕۆژ پاش ئازادی بە شێوەی گوماناوی گیانی بەخت کرد. کوژرانی لاوێکی بەلوچ بە تەقەی بەکرێگیراوانی ڕژیم لە ئیران شار. ڕۆژی شەمە دوی مانگی بەفرانبار گەنجێکی بەلوچ بە ناوی محەممەد دامەنی چاری زەهی بە تەقەی بەکرێگیراوانی ڕژیم لە ئیران شاری بەلوچستان گیانی لەدەستا. بەوتەی چالاکانی بەلوچ ئەو شارۆمەندە بەلوچە بەبێ هۆکار لەلایەن هێزە لیباس شەخسیەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستێژی گولە و گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حالڤەش لە ساڵی 2023 زاینیدا دەیان شارۆمەندی بەلوچ لەلایەن بەکرێگیراوان و لیباس شەخسیەکانی ڕژیم لە بەلوچستان تێرۆرکراون و بە دوواداچوونی بنەماڵەکانیان بێ ئاکام بووە. بانگشتی مەسعود قەلەندەری بۆ دادگای ئینقلابی یاسوج. مەسعود قەلەندەری چالاکی سیاسی و بەندکراوی سیاسی پێشووی خەڵکی یاسوج بە تۆمەتی تێکدانی بیرروڕای گشتی و هاندانی خەڵک بۆ توندوتیژی بانگشتی دادگای ئینقلابی ئەو شارەکراوە. بەپێی ئیبلاغیەی دادگای گشتی و ئینقلابی یاسوج مەسعود ئەبێت بۆ ڕۆژی 19 بەفرانباری 1402 خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. ناوبراو پێشتر و لە مانگی ڕەزبەری ئەم ساڵدا
لەلایەن لەقی هەفتی دادسەرای گشتی و ئینقلابی یاسووچەوە بانگەشت و دەست بەسەر کرابوو. لە ساڵانی ڕابردووشدا ئەو چالاکیە سیاسیە چەند جار لەلایەن ئیدارەی ئیطلاعات و ئیطلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و هەڕەشەی لێکرابوو. خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە تێل ئەڤیڤ شەوی شەمە 2 بەفرانباری 1402 هەزاران شارۆمەندی ئیسرائیلی و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە شاری تێل ئەڤیڤ کۆبوونەوە دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ خۆپیشاندانیان کرد. شەوی شەمە هەزاران خۆپیشاندەری ئیسرائیلی دژ بە دەوڵەتی نەتانیاهۆ دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی ئازیزانیان بوون. ناڕازیان ڕایانگەیان کە دەوڵەتی نەتانیاهۆ هیچ بایەخێک بە گیانی بارمتەکان نادات و هیچ هەنگاوێک بۆ ئازادیان هەڵناگرێت. شایانی باسە کە لایەنگرانی فلستین و دژبەرانی شەڕ لە لەندەنی بریتانیاش ڕێپێوانێکی گەورەیان دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا بەڕێوە برد و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئاگربەستی هەمیشەی بوون. دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل ڕۆژی شەمە 2 بەفرانباری 1402 لە 78مین ڕۆژی شەڕی نێوان حەماس و ئەرتەشی ئیسرائیل دەیان فلستینی دیکە بەهۆی بردومانی فڕۆکەکانی ئیسرائیل بوونە قوربانی و چەند سەربازی ئیسرائیل و چەند چەکداری حەزبۆڵای لوبنانیش کوژرا و بریندار بوون. ڕۆژی ڕابردوو وەزارەتی بەهداشتی فەلەستین ڕایگەیاندکە لە 24 ساعتدا 210 فەلەستینی دیکە لە هێرشەکانی ئیسرائیلدا گیانیان لەدەستاوە و 368 کەسیش بریندار بوون. هەروەها حەزبۆڵای لوبنان ڕۆژی شەمە بنکەکانی ئیسرائیلیان موشکباران کرد کە بەهۆیەوە سەربازێک کوژرا و چەند کەسی دیکەش بریندار بوون. لە وەڵامی موشکبارانی حەزبۆڵا ئەرتەشی ئیسرائیل باشووری لوبنانی بە چڕی بردومان کردو بۆ هۆیەوە چەندین ئەندامیە و گروپە کوژران و بریندار بوون. هەروەها بەرپرسانی ئەرتەشی ئیسرائیل ڕایانگەیاندکە باکووری غەزەیان بە تەواوی کۆنتڕۆڵ کردووە و لەوە بەدواوە چالاکیەکانیان لە باشووری غەزا فراوانتر دەکەن. شاینی باسەکە بەرپرسی جابینکردنی شەک و چۆڵی حەماس لە هێرشەکانی ئیسرائیلدا کوژراوە. دوهەواڵمان سەبارەت هە بە دۆخی نالەباری پەنابەرانی ئەفغانستانی لە سنووری پاکستان. بەپێ راپۆرتی نەتەوەیە گرتووەکان دۆخی ئەو پەنابەرە ئەفغانستانیانەی لە پاکستان دیپۆرت و ڕەوانەی سنووری ئەفغانستان کراون کارە ساتبارە و لە سەرمای زستاندا هیچ ئیمکاناتێکی ڕفاهیان نییە. ماوەی چەند مانگە دەوڵەتی پاکستان سەدان هەزار پەنابەری ئەفغانستانی سنوورداش کردووە و بەشێکی زۆریان بەهۆی نەبوونی ئەمنیەت لە سنووری نێوان ئەفغانستان و پاکستان گیریان خواردووە. لەلایەکی دیکەوە دەوڵەتی پاکستان سنوورەکانی بەسەر کەلوپەل و خۆراکی ئەفغانستان بەستووە و ئابووری وەکو گوشارێک بۆ سەر حکوومەتی تاڵیبان بەکاردێنێت تاکو ئەو هەزاران پەنابەرە بگەڕێنێتەوە سەرزێدی خۆیان. نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە ڕوودانی خێرانی مرۆی لە سنووری نێوان پاکستان و ئەفغانستان هۆشداری دەدات و داوا لە کۆمەڵگەی جیهانی دەکات بشن بەهانای ژنان و منداڵانی ئەفغانستانی و یارمەتیان بدەن. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەرشادە و بەختەوەر بشین.